نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بە هۆکاری شکستە کاتیەکەی ئوحود. پێویستەدام بەوەدا بنرێت کە لە ئوحوددا چەند درز و کەلێنێک لە نێوان هەردوو تابلۆی سەرکەوتنەکەدا دروست بوون. دەتوانین ئاماژە بۆ ئەم چەند هۆکارەی خوارەوە بکەین. هۆکاری یەکەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە سەرەتای کارەکەوە لەگەڵ ئەوەدا بوو لە نێو مەدینەدا بمێنێتەوە و جەنگی بەرگری ئەنجام بدەن و ستراتیژێکی ئەرێنی پەیڕەو بکەن. گەرجۆش و خرۆشی هاوڵان نەبوایەتە ڕێگر لە بەرامبەر درکردنیان بەو وردەکاریەی لە گوێڕایەڵیکردندا هەبوو کە لە بابەتێکی وادا ئەوەی لەسەر ئەوان بوو گوێڕایەڵی ڕەها بوو. ئەمە دەکرێت سەبارەت بەو تیرهاوێژانەش بووترێت کە لە نێو جەنگدا شوێنەکەیان چۆڵ کرد. ئەوا دەکرێت ئەم جیاوازی بۆچوونە بە هۆکارێکی ئەم شکستە هەژمار بکرێت، هەرچەندە شکستێکی کاتیش بوو. هۆکاری دووەم، هاوڵان لەگەڵ ناخ و سروشتی خۆیاندا کەوتنە ململانەیەکی سەختەوە. ئاخر ئەوە ئاکاری ئەوان نەبوو ئارەزووی دنیا بکەن. ئەم ڕاستیەشیان هەر ئەو دەمە سەلماندە بوو کە هەرچیان لە مەککە هەبوو بەجێیان هێشت بوو کۆچیان کردبوو بۆ مەدینە. ئەوان لەو ساتە وەختەدا تەواو نزیک بوون لە ئاخیرەت دوا ڕۆژ. بۆیە خۆخەریکردن بە دەستکەوت و سامانی دنیاوە سەبارەت بەوان کە لە نزیکانی خوا بوون بە بێئاگایی لە قەڵەم دەدرا. لەبەرەوە خوای میهرەبان ویستی وا بوو سزایەکی جەستەیی ئەو مرۆڤە بژاردانە بدات. ئەوەش سزایەک بوو تایبەت بەوانەی کە پایەی هاوڵێتی پێغەمبەریان بەدەستێنا بوو. بەڵێ، ڕەنگە ئەوەی بۆ ئێمە ومانان بە چاکە و پاداش دەنووسرێت سەبارەت بەوان بە گوناهدا بنرێت، چونکە حەسەنات الئەبراری سەیئات المقەڕەبین. هۆکاری سێم، دەکرێت بوونی سەرکردەیەکی بلیمەتی وەک خالیدی کوڕی وەلید لە ڕیزەکانی بەرامبەردا وەک یەکێک لە گرنگترینی هۆکارەکانی ئەو شکستە بژمێرین، چونکە خوا سیفەتی سەرکەوتنی بەردەوامی بۆ خالیدی کوڕی وەلید پاراست، ئەو خالیدەی کە دواتر هەستا بە ئەنجامدانی چەندین خزمەتی مەزن بۆ ئیسلام. ئەوەش خۆی لە خۆیدا پاداشتێکی پێشوەختە بوو لە بەرامبەر ئەو چاکانەی لە ئایندەدا ئەنجامی دەدان، چونکە ئەو هەڵمەت و نەبەردیەی کە نازناوی شمشێری خوا یان سیفەتی هەمیشە سەرکەوتنی بە خالید بەخشی لە داهاتوودا وەک چەکوش سەری ڕۆم و فارسەکانی پێدەکوتیەوە. خۆ ئەگەر خالید لەو جەنگەدا ببەزیایە ئەوە لەوانە بوو نەیتوانیایە بەو ڕۆحیەتە بەرزەوە خزمەت بە ئیسلام بکات. هۆکاری چوارەم، ئەوانەی کە شەرەفی بەشداریکردنی جەنگی بەدریان هەڵنەگرت بوو بەردەوام نزا و پاڕانەوەی گەرم و بەکوڵیان دەکرد و ئاواتیان ئەوە بوو پەروەردگار شەهادەتیان خەڵات بکات. خوای میهرەبانیش نزاکانی گیراکردن و وەڵامی دانەوە و ئەو نیشانە بەرزەی پێشکەشکردن. لە ساتەوەختی هەژانەکەی ئوحوددا کاتێک ئەنەسی کوڕی نەضر چاوی بەو هاوڵانە کەوت کە بەهۆی بڵاوبوونەوەی پڕوپاگەندەی شەهیدبوونی پێغەمبەرەوە چۆچیان دادابوو و شڵەژا بوون، ڕووی کردە ئاسمان و فەرمووی: خوایە، من داوای لێبوردن و لێخۆشبوونت لێ دەکەم لەوەی ئەمانە دەیکەن. دواتر تا دەنجی بڕ بکات هاواری کرد: ئێوە دوای مردنی پێغەمبەر ژیانتان بۆ چییە؟ ئینجا شمشێرەکەی هەڵکێشا و کەوتە وێزەی دوژمن تا ئەو ساتەی شەهید بوو، چونکە پەلەی دیداری ئەو پێغەمبەرەی بوو صلی الله علیه وسلم کەوای دەزانی شەهید بووە. بەڵێ، هەروەک بڵێیت تەواوی نزاکانی پاڵێوراوی شەهادەت قبول بوو. جاخۆ کەی بووە مرۆڤ داوای ئەو پلەیە بکات و لێی مەحروم بێت؟ ئەوە تا پاش چەندین سەدا دوعای کەسێکی وەک سوڵتان موراد لە یەکێک لە غەزاکان بەم شێوەیەیە: خوایە، ئومەتی محەممەد سەربخە و منیش بە شەهادەت بگەێنە. ئەوە دەبێت موسڵمانان سەرکەوتن بەدەست دەهێن و پاشکەمێکیش لە نێو شەهیدەکان سوڵتان دەدۆزنەوە. خوای پەروەردگار ئەو نزایانە قبول دەکات کە بە دڵ و گیان ئەنجام دەدرێن. ئەو هەموو نزایانەش کە هاوڵان بۆ شەهادەت ئەنجامیان دەدا
لە نێوجەرگەی ئوحوددا قبول بوون. شەهیدبوونی ئەو هەموو کەسەش لە ڕواڵەتدا وەک شکست دەرکەوت. هۆکاری پێنجەم. وەک یەکێک لە خاوەن ئەقڵە گەورەکان دەڵێت، جەنگی ئوحود بریتی بوو لە جەنگی نێوان هاوڵانی ئەو کات و هاوڵانی داهاتوو. واتە جەنگی نێوان ئەو کەسانە بوو کە موسڵمان ببوون و ببوونە هاوڵی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لەگەڵ ئەوانەی کە لە داهاتوودا دەبوونە هاوڵ و لە فتوحاتی ئیسلامیدا چەندەها ڕۆڵی گرنگیان دەبینی. لە نمونەی ئەو هاوڵانەش خالیدی کوڕی وەلید و عەمری کوڕی عاس و عیکریمە و ئیبن هیشام. ئەمانە ناخ و سروشتیان هەرگیز بەرگەی دۆڕاندنی نەدەگرت. جا بۆ ئەوەی بەبێ زامدارکردنی شکۆیان موسڵمان ببن دەبوو لەرزە پێکەوتنێکی کاتی لە ئوحوددا لە بەرخاتری ئەوان بەسەر موسڵماناندا بێت. هۆکاری شەشەم. لەپاڵ ئەمانە وانەیەکی یەکتاپەرستی نمایانە. بۆی هەبوو سەرکەوتنەکەی بەدر کاریگەری هۆکارە ڕواڵەتیەکانی لە لای هەندێکیان زیاد لە پێویست گەورە کردبێت. ڕاستە هەستی شانازی و سەروەری لە بەردەم دوژمناندا هەستێکی پەسەندە، بەڵام لە حاڵێکدا ئەگەر ئەو جۆرە هەستە باکەمیش بێت بە خەیاڵیان داهات بێت، ئەوە سەبارەت بە کەسانی خواویستی هاوشێوەی ئەوان وەک پێشتر وتمان بە هەڵەدا دەنرا. شکست یاخود سەرکەوتن بەستراوە بە ویستی خواوە. هەر ئەوەش بوو لە بەدردا سەرکەوتنی خەڵاتکردن. جا ئەگەر هەندێکیان سەرکەوتن بدەنە پاڵ خۆیان و بڕیار و ویستی خوا لە بەرچاو نەگرن، ئیدی ئەو دەم شیرچی پەنهان دێتە ئاراوە. دەیخۆ ئەوان فەرسەخ لە سادەترین جۆری شیرکەوە دوور بوون، ئەگەرچی هەمووان باوەڕیان بەوە هەبوو کەچی خوا ویستی لەم بابەتەدا هاوڵانی پێغەمبەر ڕەزای خوایان لەسەر بێ بگەیەنێتە پلەی یەقینی ڕاستەقینە. بۆیە لەو کاتەدا کە لە لووتکەی سەرکەوتندا بوون، شۆچێکی توندی لە ڕیزەکانیاندا هێنایە کایەوە. دواتریش لە ساتە وەختێکدا کە هەرگیز چاوەڕێیان نەدەکرد سەرکەوتنی پێبەخشینەوە و بیری خستنەوە کە ویست و بڕیار تەنیا بەدەستی خۆیەتی. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. ئەی پێغەمبەر، ئەی باوەڕدار بڵێ، خوایە هەر تۆ خاوەنی هەموو شتێکیت، دەسەڵات دەبەخشیت بە هەر کەسێک بتەوێت و دەسەڵاتی وەردەگریتەوە لە هەر کەس بتەوێت. هەر کەس بتەوێت باڵا دەستی دەکەیت، هەر کەسێکیش بتەوێت زەلیل و بێدەسەڵات و ژێردەستەی دەکەیت. هەرچی خێر هەیە هەر بەدەستۆیە، بێگومان تۆ دەسەڵاتداری بەسەر هەموو شتێکدا. لە ئوحوددا باوەڕداران حەقیقەتی ئەم ئاەتانەیان بە ئاشکراترین شێوە بە چاوی خۆیان بینی و بە کردەیی لەگەڵیدا ژیان. بە چاوی خۆیان بینیان کە چۆن ویستی خوا هاتەدی. ڕاستە ئەوان دووچاری هەندێک زیانی ڕواڵەتی و سادە بوونەوە، بەڵام ئەوەی لەو ڕۆژەدا لە ڕوانگەی ئیمان و یەقینەوە بەدەستیان هێنا هەموو ئەو زیانە ڕواڵەتیانەی ڕەواندەوە. نکۆڵی لەوە ناکرێ کە شمشێر و خۆپڕچەکردن ڕۆڵی خۆیان هەیە و بە هۆکاری سەرکەوتن دادەنرێن. بەڵام دەبێتەوە بزانین کە بناغەی هەموو کار و هەنگاوێک تەنها و تەنها ویست و ئیرادەی خوایە، چونکە تەنها ئەو باڵا دەست و بەتوانایە بەسەر هەموو شتێکدا. بەڵێ، وەک بڵیت پەروەردگار لەسەر زوبانی ئەو شکستە کاتیەی ئوحود بە باوەڕداران بفەرموێت، ئەگەر توانە و دەسەڵاتی خوا بە هەندوەر نەگرن، ئەوە ناگەن بە هیچ ئەنجامێک. ئەوە تا بە چاوی خۆتان دەبینن کە دەکرێت سەرکەوتن هەڵبگەڕێتەوە و ببێت بە شکست. کەوا بێت ئەگەر خوا نەیەوێت ئەوە سەرکەوتن مەحاڵە، هەروەک چۆن ڕزگاربوون لە شکست بە بێویستی ئەو مەحاڵە. هەر باوەڕدارێک پێویستە ئەم وانە کرداریە فێر ببێت. پێدەچێت هاوڵان بووبنە نوێنەری ئێمە بۆ وەرگرتنی ئەو وانەیەی کە دەبوو ئێمە وەری بگرین و فێری ببین. لەلایەکی دیکەوە ئەو سزاکاتیەی
بەهۆی سەرپێچی لە فەرمانی پێغەمبەرەوە دەرخواردی باوەڕداران درا وریای کردنەوە و زیاتر هەستیاری و هۆشیاری پێدان لە کاتی دەربڕینی ڕاکانیان لە خزمەت پێغەمبەردا صەڵی الله عەلەیه وسەلەم. لە ڕاستیدا ئەو ئەدەبە بەرزەی هاوڵان بەدەستیان هێنا قازانجێکی هەروە سادە و ساکار نەبوو. ئەو ڕۆژە و ڕۆژەکانی دوای ئەویش هەموو لە دەستی توانستی پەروەردگاردا ئاڵ و گۆڕیان پێدەکرێت. هەرچی سەرنجامیشە هەمیشە لە بەرژەوەندی باوەڕداراندا بووە و لە دوا ڕۆژیشدا هەروە دەبێت. ئەوە تا قورئانی پیرۆز دەفەرموێت والعاقبة للمتقين باشە ڕۆژ و سەرنجام هەر بۆ پارێزکارانە. ئیتر بەم جۆرە لە نێوەندی پشێوی و تەنگەبەریەکانی ئێستا ڕزگارمان دەکات و بەناو هەرێمە فراوانەکانی ئایندەدا دەمانگەڕێنێت. لە ئوحودیشدا هەمان تابلۆ بینرا و سەرنجام بە سەرکەوتنی مسلمانان کۆتایی هات. بەڵێ ئەگەرچی لەسەر بنەمای چەندین حیکمەتی زەبەندە کەم و کورتێکی هەندەکیش هاتبێتە کایەوە، بەڵام ئەمە هەرگیز ئەوە ناگەیەنێ کە ئوحود شکست بۆ مسلمانان. نانەخێر، ئوحود سەرکەوتنێکی فرە ڕەهەندی پەنهان بوو.